مامۆستای نیگارکێش جەمال بەختیار یان جەمال حامید ئەسعەد لەم مانگەدا ئۆکتۆبەری 2020 لە ئەمریکا کۆچی دوای کرد. مامۆستا لە ساڵی 1927 لە سلەیمانی لەدایک بووە. لە ساڵی 1975 لە ئەمریکا ژیاوە. بەختیار مێژوویەکی دوور و درێژی لە بەشداری هونەریدا هەیە. لە ساڵی 1957دا یەکێک بۆ لە دامەزرێنەرانی کۆمەڵی هونەرە جوانەکانمانی، هەروەک کۆمەڵێکیش کاری هونەری بۆ بەجێهێشتوین کە دەکرێت جێی تێڕامان بێت. من لەم بەشەدا هەندێک لە کارەکانی مامۆستا ئەوانەی کە دەستەبەرن لەسەر خەت هەڵدەسەنجی بۆ هیوایی کە بەشداریەک بێت بۆ پێشخستنی هونەری کوردی. دیارە هەڵسەنگاندن لە هونەری کوردیدا زۆر کەمە و لاوازیشە. خۆ ئەگەر بێ بە کللتورێک کارێکی زۆر باش کە دەکرێت بە چاومان ڕووناکتر بێت. خۆ ڕەنگە تەنیا کارێکی هونەری من مامۆستا جەمال بەختیارەوە ببەستێت تابلۆیەکە بە ناوی شیرین تەشی دەڕێسێ کە لە ساڵی 1972دا کێشاوێتی. ئەم تابلۆیە وەکو پۆستەر چاپکرا بوو لە بازاڕەکانە دەفرۆشرا. هەرگیز بیرم ناچێتەوە کە بە دیوی دەری نامەخانەکەی ڕەوانشاد ڕەوف مەعروفەوە لە سلێمانی هەڵواسرا بوو. هەر لەو تەمەنە منداڵیەوە کۆمەڵێک سەرنجم لەسەر ئەم تابلۆیە هەبوو. سەرنجەکانم زۆرتر دەربارەی بابەتی تابلۆکەیە تاکو لایەنی هونەری. مامۆستا پێناچێت هەرگیز تەشیڕێسی دیبێت. تەشیڕێس هەرگیز بۆ جۆرە دانانیشێت، چونکە تەشیڕێس هەموو ناوە ناوێک پێویستی بەوەیە تەشیەکە بهێنێ بە لاڕانیدا بۆی تەشیەکە بسوڕێت. وەک دەبینین ئەو خانمە ناتوانێت تەشیەکە بەڕانیدا بهێنێت، بەوا کە کراسەکەی بڵاو بۆتەوە، بەوا کە دەستی ناگاتە ڕانی. سەرنجێکی زۆر لەوە جددیتر، تەشیڕێز هەرگیز دوو بەن ناکا بە بەنێک، بەڵکو خوری دەکات بە بەن. ئەگەر خۆی بەن بێت مانای ئەوەیە کە ئێستا ڕێسراوە، پێویست ناکات جارێکتر بیرڕێسیتەوە. سەرنجی سێهەمم ئەوەیە کە ئەو خانمە بە دەم و چاو و جلو و بەرگ و دەست و پەنجەیدا پێناچێت تەشیڕێز بێت. پێدەچێ بەگزادەیەک بێ هەر بۆ فیس تەشی بڕێسێ. خۆ ڕەنگە دەرسێک لەمەوە فێر ببین ئەوەیە کە مانەوێت بابەتێکین بە هونەر پێویستە پێشتر بابەتەکە بخوێنین، شارەزای ببین، بۆی بزانین لایەنەکانی چین چۆنی پێشین یان چۆنی بگرین ئەگەر بمانێ بە فۆتۆگراف بیگرین. هەمان تابلۆ لەلایەن هونەرمەند خالید زامدارەوە لە 1970دا کێشراوە. خالید زامدار و جەمال بەختیار هەردووکیان هاوڕێ بوون. پێدەچێ جەمال بەختیار کاریگەری زۆری لەسەر خالید زامدار هەبوو بێت. هەڵبەت من تابلۆکەی مامۆستا جەمال بەختیارم لا جوانترە تاکو ئەوەی خالید زامدار کە ئێستا لەسەر مۆنیتەرەکەیە. جێی سەرنجە کە خالید زامداریش نەیتوانیوە هەڵەکەی جەمال بەختیار ڕاست بکاتەوە، دوو بەنەکەی داناوەتەوە. من بە گونجاویشی نازانم کە ناوی خۆی بخاتە سەرم تابلۆ. دەیتوانی ناوی خۆی بنووسێت، بەڵام لە جێیشا بڵێت ئەمە کۆپی ئەو تابلۆیە کە مامۆستا جەمال بەختیار کێشاوێت، چونکە ئێستا بینەر سەری لێ تێکدەست نازانێ ئایا ئەم تابلۆیە تابلۆی جەمال بەختیارە یا تابلۆی خالید زامدار. لێرەدا هەردوو تابلۆکەم نیشان داوە، ئەوەی لای دەستی چەپ ئەوەی جەمال بەختیارە، ئەوەی لای دەستی ڕاست هی خالید زامدار. دیارە زۆر لەیەک دەچن، بەڵام هەست دەکەین کە ئەوەی جەمال بەختیارە هونەری ترە تاکۆی خالید زامدار. بۆ نمونە گەسەی درەختەکە بکەیت، وردەکارێکی زۆرتری تێدایە تاکو ئەوەی خالید زامدار. ئەگەر سەری دەموچاوی خانمەکە بکەیت، چاو و دەمولێوی خانمەکەی جەمال بەختیار جوانتر کێشراوە تاکو ئەوەی خالید زامدارە. هەروەها چرچ و لۆچی کراسەکەی جەمال بەختیار هونەری ترە. وەگەر سەرنجێکی هونەری لە هەردووشان بدەم، یەکێکیانەوە دەبێت کە ئەگەر من بوومایە ئەم درەختەی کە لێرەدایە کەمێک لەملاترەوە دامدەنا بۆ ئەوەی بۆشایەک هەبێت لە نێوان سەری بابەتەکە و دەوروبەرەکەیدا. وەکی تر دەکرا باگراوندەکەی گوندێکی کوردستان بێت، چونکە درەخت لە هەموو جێک هەیە و هیچ مۆرکێکی کوردەواری پێوە دیار نییە. تابلۆیەکی دیکەی مامۆستا ئەم تابلۆیە کە بەڕاستی هیچ زانیاریم دەربارەی نییە، لەبەرەوە ناتوانم سەرنجی زۆر لێ بدەم. سەرباریەوەش تابلۆکە پێدەچێ خراپ کۆپی کرابێت، ڕەنگەکانی چوبنەوە. لەو بڕوایەدام ڕەنگەکانی تابلۆ ئەسڵێکە جوانترن تا ئەوەی لێرەدا دەرکەوتووە.
ڕەنگە بتوانین لە ڕووی هونەریەوە چەند سەرنجێکمان هەبێت. وەکو بە هێڵەکاندا پیشانم داوە تابلۆکەی مامۆستا ئەتوانی بڵێ پێڕەوی ڕێسایی سێیەک دەکات کە دیارە ئەم خاڵەی یەکتر بڕینانە خاڵی گرن و چاوەڕاکێشن بۆ ناو تابلۆک. کتومت پێڕەوی ڕێسای سێیەک ناکات بەڵام لێوە نزیک هەندێک جوانی دیکەیتی تێدایە. بۆ نمونە ئەم چیایە وەکو بڵین هێڵێ لیدین لاینێک بەرەو دەم و چاوی خانمەکە دەبات هەروەها ئەمەشیان ئەو ڕاستیەش کە لە جێی سەری خانمەکەدا پشتەوە کاڵە بۆی سەرپۆشە کاڵەکەی دەربکەوێت جۆرێک هونەری تێدایە. هەروەها ڕووبارەکەش وەکو لینین لاینێک بەرەو دەستی خانمەکە دەمان بێت. ئەوەش لای من جوانە کە هەردوو دەستی خانمەکە دەرکەوتووە یەکێکیان بە سەبەتەکەوەیە ئەوی دیان بەدەم و چاویەوە جوانی هونەریتی. ئەمە پۆرترێتێکە مامۆستا کێشاوێتی. من دڵنیا نیم ئەو دوو تابلۆیە هەردووکیان هەمان تابلۆ بن. پێدەچێت ئەوەی دەستی چەپ تازە کێشابێتەوە تابلۆ ئەسڵێکە ئەوەی دەستی ڕاست بێت. ئەم تابلۆیە هەمووەکو پۆستکارت هەمووەک پۆستەر لە بازاڕەکاندا دەفرۆشرا. هەروەها ئەم تابلۆیە چیرۆکێکی لە پشتەوەیە کە گوایە مامۆستا جەمال بەختیار لە 1950کاندا خانمێکی ناسراوی شاری سلێمانی لەسەر چاوەی زەڵم دەبینێ بە کامێرەکەی وێنەی دەگرێت و دواتر وێنەی دەکێشێت. چەند سەرنجێکی هونەریم لەسەر ئەم وێنەیە هەیە. یەکەمیان بە بۆچوونی من پرۆپۆرشنی سەر و لەشی خانمەکە تەواو نییە. هەروەها بۆ کەسانش کە لولە و زنجیریان دیوە بەڕاستی لولە و زنجیر وا بچووک نییە وەکو دەیبینین لولە و زنجیرەکە هێچگار بچووکە. ئەمە پۆرتریتی کەسێکە مامۆستا کێشاوێتی. پۆرتریتێکی جوانە. تەنیا سەرنجێک من هەم بێت ئەوەیە من حەزم کرد بۆشایی زۆرتر لە نێوان سەری و شێوەی وێنەکەدا هەبێت بەڵام دیارە دڵنیا نیم کە ئایا ئەو کەسەی خستوێتی سەرخەت وێنەکەی چیم کردووە یانەی کردووە. وەک دیارە ئەم وێنەیە لە ساڵی 1961دا کێشراوە. من حەزم لە باگراوندی شینی چڵکنی ئەم تابلۆیەیە. ئەم تابلۆیە لەوانی دیکەی مامۆستا ناچێت. ئەمەی لە ساڵی 1970دا کێشراوە. تابلۆیەکی جوانە. پێدەچێت پۆرتریتی کەسێک بێت. مامۆستا جەمال بەختیار کۆمەڵێک کاری سیاسی هەیە کە بە بۆچوونی من پەیامیان تێدا ونە هەروەها لە ڕووی هونەریەوە لاوازن. لە ساڵی 2003دا پاش ڕووخانی ڕژێمی سەدام کێشاوێت. هەڵبەت ویستوێتی کۆمەڵێک بیرۆکەی سیاسی و مێژوی و کللتوری بەستێتەوە بەیەکەوە بە بۆچوونی من سەرکەوتوو نەبووە. تا لەم تابلۆیەدا هەڵەبجە و سەدام و بوش و هەڵۆ و زیندان و کۆڕە و زۆر شتی دیکەی بەستۆ بەیەکەوە. بەڵام تەنانەت بۆ کوردێکیش کە لەو دەوروبەرەدا ژیابێت پەیامەکە تێیدا ونە. تابلۆیەک یان پۆستەرێکی دیکەی مامۆستا کە بۆ بۆردومانی 1974 شاری قەڵاتجێی کێشاوە جا لەسەر مۆنیتەرەکەیە. بە بۆچوونی من ئەمیش هەم لە ڕووی هونەریەوە لاوازە هەم پەیامەکە تیایدا ونە. لەم تابلۆیەدا مامۆستا پێدەچێ وەلی دێوانەی پۆرتریت کردبێت کە لەسەر گۆڕی خۆیەتی و سەیری شەم دەکات. لەسەرەوە نووسراوە گڵکۆی تازەی لەیل کە دیارە نیوە دێڕێکە لە شێعرێکی وەلی دێوانە. من لە پەیامی ئەم تابلۆیە دڵنیا نیم هەروەها لە ڕووی هونەریشەوە کەمێک لاوازە. مامۆستا جەمال بەختیار جگە لە تابلۆ و پۆستەری سیاسی هەندێک کاری دیکەشی کردووە. بۆ نمونە بەرگی دیوانی هیوای کێشاوە. لە هەموو کارەکانی مامۆستادا سەرنج لەوە دەدەین کە مامۆستا زۆرتر ویستوێتی ئەو تەنانەی لە چێوەی تابلۆکانی دانیشانی دەدات زۆرتر تەنێک بن کە بناسرێنەوە و بوونێکی فیزیاویان هەبێت. وەکو لێرەدا دەیبینین کوڕ و کچێک بەسەر گۆڤاری هیوادا دەپەڕنەوە دەگەنە سەر شاخ و دەگەنە خۆر. دیارە لێرەدا مامۆستا خۆری وەکو ڕۆشنکردنەوە بەکارهێناوە. دیارە بە ئەو سەردەمەی بەریەکی جوان بووە. هەڵبەت لای من کەمێک جەنجاڵە. ئەمە بەرگی دیوانی مامۆستا حەمەد سەلاح دیلانە کە جەمال بەختیار کێشاوێتی. وەک دەیبینین لێرەشە ئیمیجەکانی وێنەکە هەمویان
بوونێکی فیزیاویان هەیە لە تابلۆکەدا. درەختە بڕاوەتەوە، پەڕەسێلکەیەکە، خانمێکە، فرمز بە چاوێ دێتە خوارەوە. ئیدی بەو جۆرە خۆ ڕەنگە ئەم تابلۆیە گوزارش بێ لە ناوڕۆشی دیوانەکەی دیلان. ئەمە ئارمی کۆمەڵی هونەرە جوانەکانە کە لە سلەیمانی لە ساڵی 1957دا دامەزراوە. مامۆستا جەمال بەختیار خۆشی یەکێک بوو لە دامەدرێنەرانی. وەک دەیبینین ئەم ئارمە گوزارشە لە بیر و بۆچوونی هونەری ئەو سەردەما. هەموو شتێک بوونێکی فیزیکی هەیە لە نێو ئارمەکەدا. ئەمە جۆرێکی دیکەیە لە هونەرێکی کۆمێرشەڵە کە مامۆستا بۆ پیشە سازێکی سلەیمانی دروست کردووە. لای من ئەو مرۆڤە کە لە مقەست و بەکرە و دەرزی دروست کراوە جێی سەرنجە. لێرەدا سەرجەمی باسەکەم کورت دەکەمە و مامۆستا سەرکەوتوو بووە لە بەکاڵاکردنی هونەردا. خۆ ڕەنگە لە پێشەنگی بەکاڵاکردنی هونەردا بوو بێت. پێشەو زۆر کەم هونەرمەند هەن توانی بێتیان هونەرەکەیان بکەن بەکاڵاو بیفرۆشن. ئەوە سەرکەوتنێکی گەورەیە. مامۆستا گەر لە کوردستان بمایەتەوە ڕەنگە بیتوانی بە هەندێک لایەنی کلتوری کوردی بژۆزێتەوە بۆ نەوەکانی داهاتوو. بەڵام بۆ ئەوە پێویستی بەوە بووە کە بەر لە کێشانی تابلۆکانی کەمێک خۆی شارەزا بکات لەو بابەتەدا کە دەیەوێت بیشێشێت. هەڵبەت بە بۆچوونی من لە پەیامە سیاسیەکانیدا مامۆستا سەرکەوتوو نەبووە. ئەمە چەند دەرسێکن بۆ هونەرمەندان. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوەر بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.